خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین لە لێکەوتەکانی بڕیاریکانی دادگای فدراڵیەوە بۆ ئایندەی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا گفتوگۆکەین بەتایبەت لەبارەی ئەوەی کە زۆر کەس لەسەر چارەنووسی خۆی لە بواری داراییەوە لە بواری سیاسیەوە پرسیارەکە ئایا چیمان بەسەر دێت و ئایا بەرەو کوێ هەنگاوانێت خۆشبەختانە ئەمە جزئیاتە وەزارەتی دارایی داوای لە وەزارەتەکان کردووە کە بەپەلە بە زمانی عەرەبی لیستی موچە بنێرن بۆی بینێرنە بەغدا چکە ئەم مانگە تا ڕادەیەکی زۆر موچە زامنە بەڵام خەڵک لە مانگەکانی تێر پرسیار دەکات ئێمەش لەبارەی چارەنووسی ئەو کێشانە و هۆکاری ڕوودانی ئەو کێشانە ئایا پەیوەندی بە ئەوەوە هەیە کە خۆمان ماڵی خۆمانمان وا لێ کرد کە وەکو ئەوەی کە باڵیۆزی یان قوسوڵی ئەمریکا لە هەولێر وتی ماڵتان لە کارتۆنە و تەڕبێ ئاو ئەتوێتەوە بەڵام ئێمە تۆمەتمان بۆ دروست کردیان ئێمە مەبەستمان ئەوەیە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان تۆمەتی بۆ دروست کرد کۆمەڵی خەڵک لە ناو بەرنامەکە قسەیان کردووە و میوانێکی تایبەتمان هەیە بە ڕێز محەممەد عوسمان کە بە ڕێزیان ئەندامی خولی پێشووتری ئەنجومەی نوێنەرانی عێراقەوە خۆی وتەنی پێشمەرگەی دێرون و چاودێری سیاسیە بەڵام زۆر جار کە ئەڵەی کاک محەممەد گلەیشی لەوە هەبووتی بەداخەوە ئەوەندە جاش و مستەشاریان کردو بە قایمەی پێشمەرگەی دێرین ئینسان ناتوانێت ئەوەش بڵێ زۆر باشە کاک محەممەد لە کەرکوچی قوچی کوردستانە لە کەرکوچی کوردستانیەوە لەگەڵمانە کاک محەممەد عوسمان سوپاس دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ڕەهەند بێکەوە لەگەڵ بینەرەکانم هاوکارمان خالیت لە ڕانیا ئەز لایفێکی کردو بێکەوە سەیرەکەین بزانین خەڵک چی ئەڵێن جا لەگەڵ کاک محەممەد گفتوگۆکەی سڵاوتان لەبێ خالید ئەحمەدم لە ڕانیەوە سەبارەت بە دوایین بڕیارەکانی دادگای فیدراڵی سەبارەت بە پرسی موچەخۆران و کورسی کۆتاکانی پەرلەمانی کوردستان لە هاوڵاتیان دەپرسم بینەرمان بن دادگای فیدراڵی سەبارەت بە کورسی کۆتاکان و سەبارەت بە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان چۆن دەبینی بەلاتەوە چۆنە؟ بەلای منەوە بنسبەت لابرنی کورسی کۆتاکان کە 11 کورسی بوون کارێکی زۆر باش بوو کە دادگای فیدراڵی ئەنجامیدا بەڕاستی ئەمە ئەم کورسیانە بەکاردا لەلایەن حیزبێکی دەسەڵاتدارەوە تەنها ئەو بەکاری دێنان و لە بەرژەوەندی ئەو بوو بەڵام ئێستاکانە لابرنی ئەو کورسیانە هەم لە بەرژەوەندی لە کەماەتیەکانیشەوە هەم بۆ بەرژەوەندی کۆی گشتی گەل یعنی زۆر باشە لەبەرەوەی لە مۆ دو ئەوانەی کە دەچن بۆ دەنگدان و ئەوانەی کە لە دەنگدان لە هەڵبژارنەکانە دەردەچن بە حەقی خۆیان دەردەچن بەڵام بنسبەت کورسی کۆتایەکانەوە ئەمانە بەڕاستی بە حەقی خۆیان نەبوو بنسبەت موچەشەوە موچە بەڕاستی ئێمە لە مێژ بوو خەڵی زۆر لە مێژ بوو هەمومان یعنی چ موچەخۆرە چ موچەخۆر نییە چونکە مەسەلەی موچە کاری لەسەر هەموو بازار کردووە ئەمە بۆ بەرژەوەندی هەموو میلەت بوو بەڕاستی ئەوەی موچەخۆر نییە هەمووی پێی کارێکی باش بوو لەبەرەوەی دەسەڵاتی هەرێم بە هیچ شێوەیەک ئامادە نەبووکەوە وەکو پێویست موچە سەرف بکە هەرچەندە لە ڕووی داراییەوە دەوڵەمەندیشە بەڵام ناوێ بەڕاستی هەمیشە دەیەوێ موچەخۆران داماوکە تەمیشە لاوازیان بکات بۆیە ینی کارێکی باشی کرد بەمدە بڕیارەت دەتوانێت بەسەر دەسەڵاتیدا بسەپێنێ لەمە دواییتر ئەگەر بە ماوەیەشی کەمیش نەبێ بە ماوەیەشی تر دەتوانێمە بسەپێنێتەوە لەلایەن حکوومەتی فیدرالیەوە ئەو پارەیە کە سەرف دەکرێت دەتوانێت موچەخۆر ئیستیفادەی لێ بکات بەڵام حکوومەتی هەرێم بەڕاستی هەموو چ کاتێکی دەستی پێ دەکات و نایەوێ ئەو موچەیە وەکو پێویست بدات بە موچەخۆرە مامۆستا وەکو مامۆسایەک بڕیارەکانی دادگای فیدراڵی سەبارەت بە پرسی موچە سەبارەت بە کورسی کۆتاکان چۆن دەبینی؟ سەبارەت بە پرسی موچە بڕیارێکی باش بوو بەگشتی موچەخۆران پێیان باش بوو ئێمەی مامۆستایان کە دەوری 5 مانگ لە سەر شەقامەکان بووین بڕیارێکی باش بوو بەدەنگ مامۆستانەوە هاتوو فەرمانبەرانەوە هاتوو ئەگەر پرسی موچە بچێتە سەر بەغدا یان حساب بانکی بۆ بگرێتە هەموو مانگێک موچەخۆران موچەی خۆیان وەگرن لە کاتی خۆی دەبەتایشیت کاریگەری دەبێت لەسەر دۆخی بازاڕیش و ژیانی کۆمەلگا بەگشتی باشتر دەبێت و کاریگەری باشی دەبێت و پرۆسی خوێندن دەچێتەوە شوێنی خۆی ژیان ئاسایی دەبێتەوە بۆ ئومێدەین ئێمە چاوەڕێ دەکەین بزانین
لە داهاتوویەکی نزیکدا و پرۆسێ دەچێتە شوێنی خۆی سەبارەت بە پرسی کورسی کۆتاکان بەڕاستی کۆتاکان پێکاتەیەکی نیشتیمانینە و لە وڵاتەکە ئێمەدانە حەق بوو کورسیان هەبێ بەڵام بە میکانیزمێکی کە بە شێوازێکی کە نەک ئەوەی کە لە ڕابردوودا هەبوو سەبارەت بە بڕیارەکانی دادگای فیدراڵی بەڕێزت وەکو مامۆسایەکی زانکۆ بەلاتەوە چۆنە چۆن لە بڕیارەکان دەڕوانی بەڵێ زۆر سپاس بێگومان هەموو بڕیارێک هەم لە ڕووی یاساییەوە هەم لە ڕووی ئیداریەوە ڕەهەندی جیاوازی هەیە هەندێک لەوانە ڕەهەندی دوورمەودایە هەندێکشان ڕەهەندی ئانیە ئەوەی کە پەیوەستە بە ئێستاوە لە ناوەرۆکی بڕیارەکاندا پەیوەست بێ بە کۆی پرسە سیاسی و پرسە ئیداریەکان و پرسەکانی موچە لە کوردستاندا هەندێک بڕیاری ئیجابی تێدایە دەشێ ئەمانە بەجێبەجێکردنی لە هەرێمی کوردستان لە هەندێک ئەو دڵەڕاوکەیە کە لە ڕابردوودا لە ناوچین و توێژەکانی کۆمەلگای کوردیدا و بە تایبەت موچەخۆران هەبوو ئەمە بەرەو ئاراسەیەکی باش و بەرەو ئیستەقراری بەرێت بەڵام لە دوورمەودادا دەشێ بەشێک لەو بڕیارانە ڕەهەندی سیاسی و ڕەهەندی نەتەوەیشی لێ بخوێندرێتەوە کە ئەم ڕەهەندە لەوانەیە ئەگەر بە ئاراستەیەشی دروست مامەڵی لەگەڵا نەکرێت لەوانەیە لە داهاتوودا سەبارەت بە چوارچێوەی هەرێمی کوردستان چوارچێوەی نەتەوەیی کوردستان وەکو هەرێمێک کە دەسەڵاتێکی ئیداری و دەسەڵاتێکی سیاسی نەوعەنما نزیک لە دەسەڵاتێکی یاسایی هەبوو کە مامەڵەیەکی نیمچە سربەخۆی لەگەڵ دەکرا لە چوارچێوەی وڵاتانی دەرەوەدا پێویستە ئەمە بە وریایی و بە دروستی مامەڵی لەگەڵا بکرێت بۆی کە ئەم کاریگەرە خراپانە لەسەر ئایندەی هەرێمی کوردستان دروست نەکرێت ئەوەی کە وەکوتمانەوەی کە پەیوەست بێ بە دۆخی موچە و دۆخی دارایی لە هەرێمی کوردستان ومێدمان وایە کە ئەمە جێبەجێ بکرێت و ئەمە ببێتە هۆکارێک بۆ سەقامگیری سیاسی و سەقامگیری ئیداری و دارایی لە هەرێمی کوردستان دۆکو هاوڵاتیەک بڕیارەکانی دادگای فیدراڵی چۆن دەبینی بەلاتەوە چۆنە ئەگەر لە ڕاستیدا واقع بین و وردبین بین ئەمن لەگەڕێی ئەوەی نیمە حکومەتی حراق لەبەرەوەی ئەمن حکومەتی حراقم پێ بەو ڕادەی باشنە کە ئێمە وەکو هەرێم ئاوا پێوە پابند بین و ئێمە چەندە ساڵ بوو ژێردەستی حکومەتی عراق بووین کە لە ژێردەستی هاتووینەتە دەرێ ئەمڕۆ دووبارە ئەوە هەڵەی سیاسەتی بەرپرسەکانی خۆمانە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئاوا تەنەزولیان قبوڵە بۆ حکومەتی حراق ئەوە دەبوایە بەرپرسەکانی خۆمان ئەو ڕێسکیان نشکان بە ئەو بۆشیان نەخز با بینی خۆیان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئاواش سکاڵا لەسەر هەرێمی کوردستان بکەن بۆی موچەمان ڕاستە و خۆ بێت بەرپرسانی خۆمان ئەگەر جیفانی خۆشیان گەرم دەکەن با بژێ و ژیانی ئەو خەڵکەش خۆشکەن نەوەکو ئێستا دادگا بڕیاری لەسەر مەدا دڵنیا بن و لێرەشەوە دڵنیاکەم کە کەناڵی کوردستانە باورکە قوارەی هەرێم هەڵدەوەشرێتەوە ئەگەر بێت و لایەنە سیاسەکان ئاوا یەکگر نەبن و هەموو تەنەزولیەکان ئاوا قوڵبوڵ بێ و ڕێکەوتنێک نەکەن قوارەی هەرێم نامێنێ عەرەب لێرە حکومیەکە مامەسا بڕیارەکانی دادگای فیدراڵی سەبارەت بە موچەی موچەخۆران و هەروەها سەبارەت بە کورسی کۆتاکان چۆن دەبینی بەخێر بێن من وەکو مامۆستایەکی خانشین لە ڕاستیە بڕیارەکانی دادگای فیدراڵی ئەوە بوو کە ئێمە چاوەڕانمان دەکرد وەکو مامۆستایان وەکو فەرمانبەران وەکو خانشینان یعنی لە شوێنی خۆیدا بوو لەبەرەوە مەغدوریەکەی ئێمە دەمێکە زۆر دەمێکە ئێمە مەغدور کراوین لە مەسەلەی موچە و لە زۆر بواری تر لە مەسەلەی پلێبەرزکردنەوەی مامۆستانی تر و بەگشتی هاوڵاتیان کوردستان مەغدورن لەو بارەیەوە سێموچە لەسەر یەک نەبوون بەتەسەوەری خۆم لەسەر کوڕێ ئەرزیشتیوە لە هیچ هەرێمێک لە هیچ وڵاتێک شتیوە ڕووی نەداوە یعنی دەسەڵات ئەوەندە بێباک بێت بەرامبەر هاوڵاتیەکانی خۆی بۆیە خۆشحاڵ بووین بە دەرکردنی ئەو بڕیارانە و لە بەرژەوەندی گشتی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا سەبارەت بە کورسی کۆتاکان ڕاتچیە جەنابەت سەبارەت بە بڕیارەکەی دادگا کورسی کۆتاکان لابردنی لە شوێنی خۆیدا بوو چونکە ئەندام پەرلەمانمان هەیە بە 30,000 دەنگ توانیوەتی بێ بە ئەندام پەرلەمان بەڵام کەسێک کە مەنەتەوەیە بە 200 دەنگ
بۆتە ئەندام پەرلەمان کاریشی یعنی نابەرامبەرە بە حەقە زۆر لەبەرەوە ئێمە لاریمان نییە لە کەمنەتەوەکان ئێمە بەیەکەوە دەژین چەند ساڵە بەیەکەوە دەژین کەمنەتەوەکان دەتوانن وەکو خۆیان هەڵبژێرن و دەنجی خۆیان بێن کەس لاری لەوە نییە و لە شوێنی خۆی داەتی و مافێکی ڕای خۆیانە وەکو چێ دەنگ دێنێ بێ بە ئەندام پەرلەمان لە شوێنی خۆی داهێت بەڵام وەکو کورسی کۆتاییەکان لەگەڵ ئەویانی ئەمەی بینیتان ڕای هاوڵاتیانی ڕانیە بوو سەبارەت بە دوایین بڕیارەکانی دادگای فیدراڵی ئەگەرچی هاوڵاتیان ڕاو بۆچوونی جیاوازیانەیە سەبارەت بە بڕیارەکان بەڵام بەشێکی زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ڕانیەش بڕیارەکان بەباشی دەبین و پێیان وایە لە سوودی هاوڵاتیان و پرۆسەی سیاسیشە لە هەرێمی کوردستان. زۆر باشە ئەوە ڕانیە بوو سپاس بۆ هاوکارم خالید بۆ وێنەگرەکەی و سەرجەمەوانەی قسەیان کرد. کاک محەممەد بۆ چوونی جیاجاتێدا بوو بەڵام بە گشتی خەڵک دڵخۆشە بۆ بڕیارانی دادگای فیدراڵی ئەمە بەرمەبنای چییە؟ کاک محەممەد بەڵێ زۆر سپاس سڵاوتان لێبێ سڵاو لە خەڵکی کوردستان سڵاو لە کەرکوژیەکان لە هەر شوێنێکن لە ڕاستیە دەنگە داتەوەگە ئەو دەنگدانەوە چاکەن باش تێبگەین ئێستا بۆ چاکەن بڵێ بفەرمەوە بەڵێ کاک بەڵێ لە ڕاستیە ئێمە میلەتێکی زۆر خارەمان و تێکۆشەر و میلەتێکی زۆر دڵسۆز و میلەتێکی یعنی بە معنای کەلیمە لەوەتی کە هەیە ئەناڵێنێ بەدەست داگیرکەرانەوە و ئەم میلەتە ئەنفالی بینی ئەم میلەتە کیمیابارانی بینی ئەم میلەتە هەموو ئەو قوڕبەسەرانەی کە بەسەر ئەم میلەتەیە هاتووە لە مێژووە بێوێنێ و هەر ئەم میلەتەش بوو لەگەڵ لایەنە سیاسیەکانی کوردستان کە پێکەوە ڕاپەڕینیان کرد کوردستانیان ئازاد کرد و ڕۆڵەکانی خۆیان بە شەیدکردندا و ماڵ و حاڵی خۆیان هەموو کرد بە قوربانی کوردستان لە هەمان کاتە هەر ئەم میلەتەش بوو کە لە دوای ئەوەی کە ئیدارەی دەوڵەتی بەعز لە کوردستان کشایەوە ئەمانە ئەم خەڵکە چوە بانجادە و بەدەیان کەس بە سەدان کەس ڕێپێوانیان کرد و باسی ئەوان کرد کە ئێمە سەری بەرزمان بۆ موچەنەوی ناکەین بەڵام ئێستاکە ئەم میلەتە قارەمانەی ئێمە بەم شێوەیە کە شێت و شەیدای ئاڵای کوردستان بوو ئاڵای شێت و شەیدای سەرکەوتن و پیرۆزی خاکی کوردستان بوو بەڵام بەشێ لەم سەرکردانەی ئێمە ڕۆیشتن ئەم میلەتیان نانبڕاو کرد ئەم میلەتیان برسی کرد ئەم میلەتیان هەژار کرد ئەم میلەتیان لە داماڵەغاسی کرد لە کۆمەڵێک شتی جوانی کوردایەتی لە دڵسۆزی لە مەبدە لە کوردایەتی لە خاک و نیشتیمان هاتە سەر ئەوەی کە خەڵکی کوردستان داوای ئەوە بکا کە بڵێ وەڵا ئێمە ئەمانوێ موچە لە بەغاوە بێ و ئەمە بە سەرکەوتێکی گەورەی بزان یاخوا ئەو میلەتە دەستی خۆش بێ خۆزگە زیاترشی پێمانە کرد لەبەر ئەوەی ئەوەنە هاوارمان کرد کاکە ئێمە من 4 ساڵ لە بەغدا پەرلەمانتار بووم هاوارم کرد وتم بابە ئەم نێتی گڵاوی هەندێک لە بەرپرسانی عێراق لە بەغدا بێوێنەیە خواخوایان ئێمە لەزمە بدەین ئێمەش ئەچین بە دەستی خۆمان قەڵەمێکمان دەهاورد و وەرەقێکمان دەهاورد لەسەری ئەمان نووسی دەمانگوت ها بەغدا زەحمە نەبێ ئیمزاکەشمان بۆ بکەن بۆ ئەوەی کە ئەم وڵاتە ئەوهای بەسەر هات ئەمە هەمووی سەرئەنجامی نەبوونی تەجروبەیەکی زیندووی حکومڕانی کورد بوو بەم ڕۆژە گەیشتوینە من ئەگەر بمرم و جاری کەش زیندوو بمەوە هەر بۆ کورد تێ هەڵەچمەوە کەسێک وا تەفسیری ئەم قسانە نەکا کە خوا نەخواستە ئێمە بە شێوە لە شێوەکانی عنی پشتمان لە میلەتەکەی خۆمان کرد بێ یان بمانەوێ هەرێمی کوردستان تووشی نەکسە بێ بەڵام ئەمە لە داخە ئێمە ئەم قسان ناکەین من لە بیرمە ئێمە لە ئیدارەی سلێمانی ئەو کاتە کە دوو حکومەتمان هەبوو ئێمە ئەو کاتە گومرگێکی زەعیفمان هەبوو ئەو کاتە مەتارمان نەبوو
ئەو کاتە نەوتمان نەبوو ئەو کاتە تجارەتمان نەبوو ئەو کاتە هەموو لایەکمان لێ ژیرا بوو بەڵام هەر بە ئەتوانم بڵێم لەسەر ئیراداتی واریداتی ناوخۆ ئەمانە ئەمانتوانی هەموو ماگەی موچەی خەڵک بدەین من تێناگەم ئێستاکە ئێمە سەرڕای ئەوە نەوتمان هەیە گازمان هەیە مەتارمان هەیە تجارەتمان هەیە حدودەکانمان هەموو بۆ کراوەتەوە 20 قاتی ئەو زاپارە دێتە دەستمان کەسی ئێستا پارە بەم میلەتە نادرێ آخر ئەمە لە چووە آخر ئەمە چ ئیمانێک چ دینێک چ پێغەمبەرێک چ خوایەک ئەتوە ئەمە قبوڵەکە کەوەی بەسەر ئەم میلەتە هاتووە بۆ یەکە ئەبێ لە کۆتاییە ئەوها باجەکەی بدەن بۆ تو وازانی ئێستا ئێمە پێمان خۆشە بەغدا کاک محەممەد یانی تۆ بەڕێزت ینی لە قەهرە ئەو بەو شێوەیە ئایڵێ ئەڵێ ئەمە دەرەنجامی گوێنەگرتن بووە دەرەنجامی بە تەرکیز کارکردن نەبووە بە دەرەنجامی بڕیاری هەڵە بووە بۆیە وەزعەکە ئاوای هات ئێستا جەنابەت بەشێکی لە قەهرە لە تووڕەییا بەو شێوەیە ئەڵێ کە پێت ناخۆشە کاکزانە ئەزانین هەر پێ ناخۆشبوون نییە من ئێستاش تێ ناگەم ئێمە بۆچی بۆ بەشێ لە سەرکردایەتی کوردوایی لە میلەتە کرد من ئێستا لەو ئێستا دەمێت لەم سڕەت تێ بگەم لەم سڕەت تا ئێستا تێنەگەیشتومە ئێمە لە بەغدابن گوتمان برادەرینە ئاڵای کوردستان لە حەمرین هەیە وەرن بیکەنە خاتری خوا وازە ئاڵا بێنن لە کەرکووک ئێمە ئاڵامان لە حەمرینە بە قسەمانیان نەکرد تەنانەت بۆ منعی ئاڵای کوردستان لە ناو پەرلەمان هەر ئەوەتە نەمانتوانی بچینە ژوورۆژ یعنی ئەوەندە توون لەگەڵمان پەرلەمانتارانی بەغدا پەرلەمانتارانی غەیرە کورد پیان عیب نەوە هەر لەناو بینای پەرلەمانش ئەمانیان کردە دەرەوە هاواری دنیامان کرد گوتمان کاکە بیکەنە خاتری خوا ئیقالەی محافظە کرێ کاکە محافظ دەرەکەن کوڕە کاکە هەتا زۆر یەکێ پێشنیارکەن با محافظمان لەدەست نەچێ ئەوەشیان نەکەن هەندێک لە برادرانی مەسئولی هەندێک لە سەرکراتی و گوتیانەوە ئێمە دکتۆر و محافظ هەر ئەمینێتەوە لە هەمان کاتە وەفدێکی یەکێتی و پارتی و یەکگرتو هاتنە بەغدا کۆبنیان لەگەڵ ئێمە کرد ڕێی پەرلەمانتارانی ئەم سێلایانە بزان ئایا ڕیفراندۆم بکەین یاننا ئێمە لەوێ زۆر بە ئاشکرا لەبەر چاوی هەموو نوێندەرەکانی یەکێتی و پارتی و یەکگرتو و هەموو پەرلەمانتاران گوتمان برادەرینە ئاخر ئێوە ڕیفراندۆمەکەن لەسەر چ ئەساسێ ئاخر وەرە پێم لە ئێستا ئەوە دامانە لە ١٠ کەرکووک کورد نییە باش ئێوە چ پرۆژێکتان پێ بوو ئەو لە ١٠ کە کورد نییە یان مەسەن وەرە پێمان بڵێن ئێستا ئێوە هاتون بۆ بەغدا بەغدایەکی بێدەسەڵات لە ڕاستی ئەمریکا لە ڕاستی بریتانیا لە ڕاستی زلهێزەکانی منتقەکەیە کاکە ئێوە بۆ هاتوونە بوێرە بۆ ناسن لەگەڵ بریتانیا و لەگەڵ ئەمریکا و لەگە ئەمانە ئیتفاقیکەن ئەخ ئەمانە خۆ ئەمانە عەسکەریەکەن دەیان جوڵێن لە هەمان کاتە ئەوە مەوتمان بیکەنە خاتری خوا لەم شەڕی داعش وا لە تەواوبوونە ئەم هێزە بێ ئیشە بێ ئێوە لەم کاتێ سا ڕیفراندۆمەکەن کاکە ئەمە خۆمان بەدەستی خۆمان ئەچین بیانوەک ئەدەین بە بەغدا ئەڵێن بەغدا وەرن بیکەنە خاتری خوا بەم دارە هەموو ژیانمان بشکێنن کاکە ئاخر ئەمە خۆ ڕێک وامان کرد لەبەر ئەوە خاکمان لە دەستدا خۆمان لە دەستدا نیشتیمانمان لە دەستدا ئاڵای کوردستانمان لە دەستدا جوانیەکانی میلەتەکەمان لە دەستدا ناشرینەکانی خەڵکمان هاودە سەر خۆمان هەموو دنیا ئەزانێ ئەم خاکە بە خوێنی ڕۆڵەی ئەمریکا ڕزگار بووە ئەچین ئیتفاقیەکەن لەگەڵ ڕووزنەفتە باشە ڕووزنەفت ئەمریکا و بریتانیا وا دێڵن وا بە ئاسانی بە خوێنی ڕۆڵەکانی ئەوان و ڕووزنەفت بێ لە منتقانە نەوت و بەرهەم و سەرەت و سامانەکەی بەرێ ئەوە نەتیجەکەیەتی ئێمە هەر لە کوردستان قونسوڵی ئەمریکا لە کوردستان گوتی برادەرینە ئەم چارەسەرێکی خۆتان بکەن ئەم حکومڕانی و ئەم دەسەڵاتی ئێوە هەتانە کاکە ئەمە ناڕە گوتیان وەڵامە خەڵەفا و ئەمە شێتە بلاسخارد لە 4-5 کۆبنەوە لەنەوەتەوە یەکگرتووەکان لە بەغدا لە هەرێم بە ئاشکرا هاوارێکت دەگو کاکە بیکەنە خاتری خوا کاکە ئێوە بۆ واکەن ئاخر لە دنیا نەبووە پەرلەمان درێژ بکرێتەوە لە دنیا نەبووە تۆ کە 4 ساڵدانراوە بۆ پەرلەمان بچی وڵا بڵێ من هەڵبژاردن ناکەم ئاخر چۆن کاکە خۆ دەسەڵات و حکومڕانی خۆ ئیجتیهادات نییە ئیجتیهادات وە من ئێستا حەزمە کرد شتێک ما لەسەری هەموو خەڵکێکەوە بمایە بۆ یەکە ئەبێ ئێمە لەوە تێبگەین بەشی هەرە ئەساسی ئێمە خۆمان بەشێک بینە لە قەزیەکە و بەشێک لە قیادەی سیاسی کوردی قیادەیەکی سەرڕەق قیادەیەکی کوردبین قیادەیەکی نەبوونی پێشبینی و نەبوونی استراتیژی دەسەڵات بە نەتیجە ئەو هەمان لێ هاتووە بۆچی ئێستا ئێمە بچین یەقەی بەغدا بگرین و یەقەی تاراگرین و یەقەی ئەنقەرە بگرین کاکە تو ماڵەکەی خۆت ڕێک نەخەی یەک کەس ئامادە نییە ماڵەکە ڕێکا بۆ یەکە ئەبێت تو خۆت ماڵی خۆت ڕێکەی بە ڕێکوپیەکەی بتوانانی ئیداری سەر ئینەکانی خۆت بکەی کە ئیداری ناکەی نەتیجە وا لێدێ ئێمە هەر بۆ ئاگاداریتان پێم دخوا یەک دەقە پێم خۆش شتێک بەبیر بێنمەوە ئێمە جارێکیان
داوای ئەومان کرد کە پارەی پەترۆدۆلار لە کەرکووک سرف بکرێ. فعلا ئەوە بوو ماگانە بڕێ پارە دیاری کرا بۆ ئەوەی لە پارەی پەترۆدۆلار گەنج و پێداویستی خەڵکی پێ ئین کرێ، بەڵام پارەی پەترۆدۆلار کاتێک کە سەرفەکرا واریداتی کەرکووک گەچوو بۆ بەغدا. هەرێمی کوردستان پیان کردنە پێڵاو گوتیان ئیلا ئێمە مادام کەرکووک پارەی پەترۆدۆلار ئیلا ئێمەش ئەمانەیە. کورە کاکە ئاخر ئێوە میزانێتان بۆ ئێرە نایە، کورە بۆ خۆتان بەنهێنی بیخۆن، کورە کوردستانی پێ ئاوەدانکەنەوە، کورە خەڵکی پێتەعینکەن. گوتیان نەخێر ئیلا ئێمە هینمانەوێ. ئەو کاتە مالکی لەسەر حکوم گوتی باشە مادام داوای پارەی پەترۆدۆلارەکەن و زەختمانیەکەن دەبێ واریداتش بێتەوە ناو خەزیێنەی گشتی عێراق. گوتیان ناهێنی و ئەی هێنەوە ناهێنەوە میزانەکەیان بڕی. یکاکە خۆما خۆ ئەمە خۆ لە خۆمان قسە ناکەینێ و بەڵگە و دلیلمان لایە کە ئێمە چۆن ئەم شتانیان واهین کرد. و لە هەمان کاتە ئێمە ئەگەر لە خۆمانی تێک نەدەین وەرە پێم بڵێ ئێستا ئێمە بۆ نەماتوانین ڕێکەوین لەسەر یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. وەرە پێم بڵێ بۆ نەمات ئاخر چی لە بەردەممانە هەبوو ناکرا ئێستا ئەوەی لە بەغداکە بە زۆر و بە ئیهانەشەوە پێمانەکە ئەو کاتێمە خۆمان لە کوردستانمان کردایە باشە چی ئەوەگەی بە خۆمان دا بنیشنە کوردستانمان بکرا بە چوار بازدا چی ئەبوو ئێمە ئەگە پێکاتەکانی کوردستان بە تایبەتی ئەمانەی کە 11 کورسیەکە چی ئەبوو ئێمە بمان گوتە برادەرە خزمانی تورکمان پێکاتی تورکمان ئەرێ ئێوە کاکە کۆتانیان نەتەوەن ئەگەر نەتەوەن خۆتان بە کەمینە نازانن بفەرمون وەرە هەڵبژاردنەوە چی دەنگتان ئەوە پیرۆستان بێ بە مەسیحەکان هەروە لە دنیاە نەبووە تۆ بڵێ وەڵا ئەمە کۆتا بڵێ بۆ 5 کورسی بۆ تو بڕ بڵێمە 10 کورسی بۆ تو من لەگەر ڕێز و خۆشەویستیم بۆ ئەدیانەکانی کوردستان بۆ پێکاتەکانی کوردستان ئێمە میلەتێکین ساڵەهای ساڵە ئەگەر ژیان هەبوو بێ لەگە کووردا ئەو پێکاتانە ئەزان کە کورد چەند تەقدیر و ڕێزی بۆیان هەبووە بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە خۆمان ئەچین هەموو غەڵەتوینەکان دووباراکەینەوە ئەیکەینجا دینەکەی خەڵکە گرین باشە وەرە پێم ئێمە بۆ نەماتوانین هەڵبژاردن بکەین وەرە پێم لە ڕێگرەکان چییە بۆ نەتوانرەکان محەممەد بۆ نەتوانران هەڵبژاردن بکرێن ئەگەر ئێمە یاساکەمان ڕێک بخستایە بیانومان ئەدا بەدەست بەغداوە بەغدا ئەمەمان بۆکە باڵێ ئەزە لەبەر ئەوە کاکزانە یعنی بڕوات بێکە من ئەم قسانە ئەەکەم هەمووی کاتی خۆی لە پەرلەمان هاتوومەتەوە لەگە برادەرەکانی کەرکووکمان بڕۆ بە دیدارەکانی ئەو سەردەمەی منا بڕۆوە لە کورسات لە ڕووداو لە NRT لە تەلەڤیزۆنی کەرکووک هەموو ئەو کاتە ئەمانەم گوتومە کاکە برادەرینە کورە دڵنیابن ئێمە لە بەغدا وەزعمان خراپە یعنی ئێمە بڕوات بێ ئەوەندە کورە هاوارەکانمان گەشتووە دەوام گوت دەستان ماچەکەین کورە وەزعمان خراپە بۆ نێمان تێناگەن لە بەغدا و دایانگوت کورە کاکە ئەم پەرلەمانتارانە ڕۆژنە بۆ گیرفان پڕکردن و ئاگان لە هیچ نییە لیانگەڕن بەکەی بخۆیان هەر چەقەچەقکەن کە لە کاتێکە ئێمە ئەمانزانی حاڵەتەکەمان چۆنە یعنی بڕوات بێ کارێکی وا کرابوو بۆ جێبەجێکردنی ئەجندای هەندێک دەوڵەتی مەنتەقا بە ئاشکرا جسەران بە بەغدا کرد کورە دەبێت کاکە ئەمە غەڵەتە ئەمە نابێ ئێوە بواکەن کورە حکومڕانی قانون نیزام وانێ بەکەی خۆیان 6-7 وەزیریان نار بۆ ماڵەوە ئەیانگوی کاکە فەرمو وەزیرەکان فەرم بڕۆن بۆ ماڵەوە پێشیان لە پەرلەمانەگە دیاگو بۆ نییە بەم جادیا بێ وەکوی جادە تاپۆی باوشیان بێ لەبەر ئەوە کاکە ئێمە من ڕووی دەمم لە حیزبێک و دوان نییە ئەنی کەس تەفسیری خراپ نەکە من کوردێکم و بە کوردی ژیام و بە کوردیش ئەمرم و بە کوردیش لەو دینا هەر تەڵقینەکەم ئینشەڵا بە کوردیە بێ بۆ یەکە من خەمی میلەتەکەمە خەمی خاکەکەمە خەمی ئەو مێژووەمە ئەبوو پێشمەرگایەتیمان کرد هەموو گیانمان گولە و پارچێ هەموو چۆر و سەقەت و هین بووینە ئێستا لە ڕوومان نابنین پێشمەرگەی دێرینشین ئەم هەبوو جاش و مستەشارە کراوەتە پێشمەرگەی دێرین لە ڕوومان نابنین پێشمەرگەی دێرینشین بۆ یەکە ئێمە لەبانە پس بووینە بۆیە ئێمە لەمانە بێتاقەت بووینە دەناقابلە ئێمە حەسکەی میلەتەکەمان بەم ڕۆژە بگا ئاخر معقوڵە بەغدا هەموومانژە لە 29 مانگ موچە بنێرێ ئەم گەنج و ئەم جوان و ئەم ژن و مناڵی ئێمە بە 3 مانگش دینارێکیان نییە ئەخ کاکە خەڵک دوای تووشی ئینحرافاتە بێ خەڵک دوای تووشی مشکلەی گەورە بێ تووشی دزیە بێ تووشی لادانە بێ تووشی لێکترازانی خێزانە بێ بەدەیان ژن و پیاولێک جیابوونە لەسەر ئەوەی کە پارە نییە و ئەو عایلانە هەموو وێران و تەرتەوەرتەمان کرد بە زۆر ملیەکە باور ئەمە هێشتا خراپترشمان بەسەردێ ڕاوەسا پرسیارکەم کاک محەممەد بگورە ئەگەر لەبارەی موچەوە لەبار ئەو نیەتانی کە هەیە کە بەڕێزت باسی ئەوەت کرد کە لە ڕابردووە ئەو نیەتانە هەبوو و ئێمە خۆمان پاساوەکەماندا ئێمە خۆمان پاسماندا پێت وایە یعنی دۆخەکە خراپتر بێ بۆ هەرێمی کوردستان
طبعا کاکزانە ئەوە دوو دیوی هەیە جارێ تۆ مەجارم دە زۆرم پێ با هەمووی با جەماوەری کوردستان لەم ڕاستیانە تێبگە پاش ماوەیەکی تر کۆنتترۆلی سەر تیارانی کوردستان شەکەن پاش ماوەیەکی تر بە پێی قانون قوت دێننەوە بۆ حدودەکان هەر بە پێی قانون ئەیکەن پاش ماوەیە تر هێزە ئەمنیەکانمان کە هەیە ئەڵێن بەشێکن لە مەنزومەی ئەمنی وەتانی ئەوانە شەرهینەکەن و ئەمە ئاوێکە و ڕژاندومانە و ئەم ئاوە تازە وا بە ئاسانی بۆمان پێشی ناگیرێ لەبەر ئەوە ئێمە تاوانەکە بەشێ لە قیادەی کوردیە کە دەیەوێ بە ئاشکرا کیانی سیاسی هەرێمی کوردستان لە ناو بدە و ئەم لە ناودانش و نەتیجە هەومان زەرە دەکەین مەسە من نمونەیەکت بۆ بێنمەوە ئێمە کاتێکە لە دوای 16 ئۆکتۆبەر ئێمە ئەنجومەنی محافەزەی کەرکووک ئەکسەریەتی کورد بوو ئەمانتوانی خۆمان ئەنجومەن دابنین ئەمانتوانی محافظ دابنین ئەتوانین تەشکیلات بکەین ئەتوانین هەموو پۆستەکان وەرگینەوە کەچی هەر خۆمان ببینە ژیان یەکتر و مردین و سوتان هاواری دنیامان کرد تەنانەت پارەشیان دابوو بە پێکاتەکانی تر گوتیان بەس لەو کۆبنێ دامەنشن یکاکە کە تو بەم شێوەی حکومڕانیەکەی کاکە بەخۆی عەرەبات پێشەوە پۆستەکەیان برد و ئەو پۆستانی لێرە دەست کورد و زۆریان لێمان سندەوە و ڕسوای دنیا و قیامەتمانیان کرد و ئیجا بە کەیف خۆشیان هەچی پرۆژە هەبوو بردیان بۆ منتەقەکانی خۆیان و بینی دوودێ کراوەتە جادەی دووسایت لەبەر ئەوە و هەچی عەرەبێکە لە 2003 و لە کەرکووک ڕای کردبوو هەر هەمیان چوون هاوردیانەوە کاکە چۆن واناکە خۆیمە خۆمان دەکەمان داوە لەس بەکەمان داوە بۆیە کە تەقسیری گەورە لەکوێ تەقسیری گەورە لەکوێ کاک محەممەد یعنی کە ئەوە گوێ لە هیچ شتێکی باش نەکرد گوێ لە هیچ خەمخۆریەک نەگرت تەقسیرەکە لەکوێ بوو تەقسیرە گەورەکە لەکوێ بۆ گەر دەست لە سەربینەکە دابنین کاکزانە چاوەکە من ئەوانەی کە من ئەیلێم خۆ من لە خۆم قسە ناکەم ئەوانەی کە باشم کرۆ خۆش زانی تەقسیرەتەکە چۆنی بووە خۆش کارکتەرێکی سیاسی و ئەعلامی لەناو ئەم ڕووداوانایی ئینجا بۆیە کە ئێمە وەکو باسمان کرد یعنی هۆکارە هەرە ئەساسیەکە من خۆمانین من ناڵێم بەغدا شامی شەریفە من ئەڵێم بەشێ لە مەسئولینی عەقڵ شۆڤێنی گەندەڵی بەغدا خۆیان لە هەموو شتێک و گلاون خۆیان ئەسڵەن باوەڕیان بە دیموکراتی نییە باوەڕیان بە مافی مرۆڤ نییە باوەڕیان بە پێکۆژیان نییە بەڵام ئێمە خۆمان ئەچین لە زمە ئەدەین لە زمە من مشکلەکەم ئەوەیە یعنی من ئێستا تێناگەم مامۆستایەکی قوربەسەر لەسەر جادە گەنجێک لە باڵەکەی خۆی پێشمەرگەیەک لە شوێنێکی تر ئێمە هەموو ئەمانزانی ئەم سیاسەتە غەڵەتە ئەم سیاسەتە ئەوان ناچێتە سەر ئێچی کەچی بەشێک لەم قیادەی کوردیە گوێی لێمان ڕناگرت دەگوت ئەمانە بەربا بەخۆیان هەڵپەڕن و هەر با بەخۆیان چیڵێن بڵێن و ئەمە نەتیجەکەشمان بینیوە ئێستا کە ئێمە یعنی ویستم کە ئەمانەم گوت ویستم دوای ئەمە شتێکی تر بڵێم ئەم کارە ساتانی کە بەسەرمان هاتووە ئەمە لێرە ڕایگرین هەر باشە لێرە ڕای بگرین هەر باشە چونکە ئێمە هێشتا کاتمان ماوە وە کیانەکەشمان بە تەواوەتی لە دەستمان نەداوە ئێستاکە من پێشنیاری ئەوە ئەەکەم حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان کۆبوونەوەیەک بکەن پێکەوە بڕیار بدەن لەسەر ڕۆژی هەڵبژاردن و پێکەوە بتوانن یعنی بەگشتی ڕێکەوتنێک بکەن هەموو لایەنە سیاسیەکان ئیمزای بکەن پێکەوە بەشداری پرۆسەیەکی پاک و خاوێنی بێگەرد بکەن ئەو لستانەی کە وا پیسە ئەو لستانەی کە مردوویتایە ئەو لستانەی کە گوایە خەڵکی پارچەکانی تر دیعایەکی وامان لەسەر هەیە لە بەغدا کە گوایە خەڵکی ترمان هاوردووە هەموو ئەمانەی لێ دوورخەینەوە و ئەو کاتە ئێمەش ئەتوانین جارێکی تر لەو هەموو تێکشکانەی کە بەسەرمان هات تەجروبە وەرگرین و جارێکە بیر بکەینەوە ئێمە چۆن ئەتوانین یعنی بە نەتیجە دەرکەوت حیزبێک ناتوانێت حکومڕانی کوردستانکە دوو حیزبش ناتوانێت حکومڕانی کوردستانکە هەمومان پێکەوە ئەتوانین حکومڕانی کوردستانکەین و ئەمە تا ئێستا کارێکی وا لە دنیای ڕووی نەداوە کە حکوومەتێک بە ئارەزوی خۆی بڵێ قوربان بەخوا من ئەمساڵ هەڵبژاردن ناکەم ساڵە ترێکم کورکاکە خەلە دنیاش دیوانیە یا مەسەر وڵات قوربانەوە ئەم مانگە و دوو مانگ و ئەمە سێ مانگ و موچەنیە جەماعەت بە خۆتان خوا حاویستان بێ بڕۆنەوە کورە کاکە ئەخر وەرە پێم بڵێ تۆ کاکە تۆ پیاوێکی ئەعلامی بە ئاگای وەرە پێم بڵێ تا ئێستا لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و ئوسترالیا و ئەفریقا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە دووەلی نامیە وەرە پێم بڵێ کام دەوڵەت هەیە کە بەم عینوان و بەم ناوە توانی بێتی کارێکی
لەم بابەتانە بکە بۆ یەکە ئێستاکە ئێمە بووینەتە گاڵتەچی عالەم ئێستا پێمانە ئەمە میلەتێکی شاخاوین میلەتێکن لە حکومڕانی خۆیان نازان میلەتێکن بەربرەتە ژیانی یەکتر خەڵک وامان پێڵێ نازان ئێمە چەند کەسێکن لە قیادە جۆ لە کەس ڕناگرن یعنی ڕێی هیچ کەسێک وەرناگرن خۆیان پێ فیرعەونە خۆیان پێ فەیلسوفە خۆیان پێ هەموو شتێک بەڵام لە ڕاستی شاوانیە لە ڕاستی ئەوە دەفەرمو ئەوە نەتیجەکەیەتی کەڵزانچی مامەسەراتوە زۆر باشە داواکارم باشە لەگەڵمان بێنەرەوە کاک محەممەد لە هەولێریش ئەزلافێکمان بەپێی دەستور کاک زانە کاک زانە بەڵێ بەڵێ کاتمان یەک دەخەبرا تۆ منت بان کردووە من ئەبێ پەیامەکە بگێنم بەڵێ 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 فەرموو ناکاکە بۆستە برا ئێمە شتێکمان هەیە ناومان ناوە دەستوری عێراق ئەگەر ئێمە بەپێی ئەم دەستورە بەپێی ئەم دەستورە هەم بەغا و هەم هەرێم تەعامل بکە ئێمە ئەو کاتە ئەچینە قۆناغێکی تر بەڵام ئێمە بەغداد چەند لەسەرمان ڕقا بەغداد چەند شۆڤێنیە بەغداد چەند یعنی بە هەموو پێوەرە ئینسانیەکان هەموو هینێشی ترازاندووە بەڵام ئێمە خۆشمان ئەوەندە لەز نادەین ئێمە خۆشمان ئەوەندە خراپترین یعنی وای لێهاتوو هەندێک لە بەرپرسانی خۆمان ناتوانە بچنە شارەکەی تر لەم لاواکەین بە هەر چۆن زەوقمان لێبێ دوو کەسبانکەین و محکەمەیەکەین و ئامر خەبزێکی بۆ دەرەکەین و ئەڵێن حکمی ئەعدامی دەن ئەڵێنەوە کاکە ئەوە حکمی مؤبەد بادرێ کاکە لە دنیای شتیوانی بۆ خاتری خوا لەبەرەوە ئێمە بگەڕێنەوە بۆ ڕێکەوتن دەستور جێبەجێ بکەین و ئەم جارش هەوڵدەین پەرلەمانی کوردستان دەستوری بۆ پەرلەمانی بۆ کوردستان دابنین لە پەرلەمانی کوردستان تەزدیق بکرێ بۆ ئەوی ئێمە خەتی سوورمان هەبێت لێی بگەڕێنەوە کاکە ئێمە خەتی سوور نیە مشکلەکە ئەوەیە پەرلەمانتار بەکەی خۆ سز دەکەی پەرلەمانتار بەکەی خۆت دەرەکەی وەزیر بەکەی خۆت دەرەکەی پەرلەمان درگاکەی کلێ دۆڵێ کاکە زەحمەت نەبێ خۆ حافیزتان بێ هەتاکو یەک دوو ساڵتر با پەرلەمان ئیسراحەت کاکە حکومڕانی چۆن وابێ کاکە وامان بەسەر دێوە زۆر باشە ژمارەیەک هاوڵاتی لەولێر قسە بۆ کردوین کاک محەممەد بێکەوە جوان لێگرین و ئەگەڕێنەوە لای بەڕێستان ئەوە سەرچاوێکیش لە وەزارەتی دارایی ئەگەر کاروانێک تۆزلێن بۆستی بۆ هەرێم سەرچاوێک لە وەزارەتی دارایی هەرێم بۆ کورسات نیوز داوا لەسەر وەزارەتەکان کراوە لە ماوەی 24 سەعاتدا لیستی موچەی فەرمانبەران بە زمانی عەرەبی ڕەوانەی وەزارەت بکەن خەرمانبەرەکەت ئینشاڵڵا و معاشە لە کاتی خۆیەگا پێش ڕەمەزان تا کەلوپەلیان گران نەکردو خەڵک فریاکەوێ شتێ بکڕێ کاکاروان فەرموو هاوکارمان قارەمان لەگەڵ کۆمەڵێک هاوڵاتی هەولێرا قسەی کردو بە بێکەوە ببینی سڵاوتان لێبێ و کاتتان باش بینەرانی بەرنامەی ڕەهەند ئێستا من لە بەردەم قەڵای هەولێرم ماوەی چەند ڕۆژێکە دادگای فیدراڵی عێراق چەند بڕیارێکی پەیوەست بە هەرێمی کوردستانی دەرکردووە هەوڵ دەدەم بۆ چوونی بەشێک لە هاوڵاتیان وەربگرم سەبارەت بە لێکەوتەکانی بڕیارەکانی دادگای فیدراڵی و دەرهاوێشتەکانی داهاتووی ئەم بڕیارانە ماوەی چەند ڕۆژێکە دادگای فیدراڵی چەند بڕیارێکی دایە این تاسن ئەم بڕیارانە کاریگەری لەسەر هەرێمی کوردستان دەبێت وەک هاوڵاتیەک بۆ چوون چییە؟ هیوادارم هەرێمی کوردستان و بەغدا ڕێکەوتنامێکی جوان بکەن بۆ بەرژەوەندی ملەتەکەمان بۆ بەرژەوەندی خاچی وڵاتەکەی خۆمان و سەروەری وڵاتەکەمان هیوادارم ئەو بەڵێنێک کە داوێنە جێبەجێ بکەن لەسەر هەر یەک کەو لە جێی خۆی پێی خۆش بێ ئەو بڕیارە هیوادارم چی بکرێ بۆ ئەو ملەتەی خۆمان جێبەجێ بکەن و چی پێویستە بۆیان بکرێ باشترە جانەکە تۆش قسەمان بۆ بکەی بڕیارەکانی دادگای فیدراڵی دەرکران ئەنی جێبەجێکردنەکەی تاسن ئومێدتان هەیە بڕیارەکان جێبەجێ بکرێن بەرێ پێشش بەخێر بێن دڵخۆشی بەڕاستی بۆ بڕیارانەی حکومەتی عێراقی کە دەیدا بەڵام بە شێوازێکی عادیلانەبی لەسەر موچە و بڕبڕەی پشتی کۆمەڵانی خەڵکی کوردستانە هیوادارم جێبەجێ بکرێ بە شێوازێکی ڕێکوپێک و خۆش تۆش ئەگەر بۆ چوونی خۆ سەبارەت بە ئەنی تاسن ئەم بڕیارانە ئەگەر جێبەجێ بکرێن کاریگەریان لەسەر قەوارەی هەرێمی کوردستان دەبیتن برای گەورم وەڵا هیچ تاسی لە قەوارەی هەرێم ناکە ئێستا خەڵکی موچەخۆری کوردستان سێ بەشی دڵخۆشە بە و بڕیارە ئەو حکوومەتە مەگوتمان هەبرا گەورە دێک خۆراگری سبرم ئەوە ساڵەکە خەڵک چاوەڕانی موچەی دەکە ئێستاژەوە سێ بەشی موچەخۆرەکان هەموو داوای دەکەن موچەکە بگەڕێتەوە سەر بەغدا سێ بەشی سوالی لێ بکە ناو بازاڕی یەک دیناری لەبەرچینیە گەنجە موچەخۆرە خەڵک پێ خۆشحاڵە بەس بەوەشی ئەو برادەری گوتنی بە حکوومەتی عێراقیش هەندا ئەومان لێ دەکە
سەد برێ ئەو مانگەی ناویانەوە نازەم دەرێ نازام وڵا بەخۆشم نازام سبرێم ئەو برادرانە ڕۆژێ بەنەوە عچی قەوان لە چی لێ دەدەن دەستخۆشی لە ئەنگۆش دەکەم بەو ئەگرە توش قسەم لەبەوە بکە ینی ئەو بڕیارە ئەگەر جێبەجێ بکرێ تاسەن کاریگەری لەسەر خەڵک دەبێت بە تایبەت موچەخۆر بازار بە تایبەت ئێمە وەکو جەماوەر و وەکو پێشمەرگە هەموو چاومە لە موچەیە ئیدی سوپاس دەست خۆشبی بڵێ ئەوەی کە جێبیستی بوون ینی بۆچوونی بەشێک لە هاوڵاتیانی هەولێر بوو سەبارەت بە بڕیارەکانی دادگای فیدرالی عراق سەبارەت بە باشترکردنی ڕەوشی موچەی موچەخۆران و خۆیان دەڵێن جێبەجێکردنی بڕیارەکە کاریگەری لەسەر ڕەوشی موچەخۆران و بازار دەبێت. بەڵێ ئەوە هاوکارم قارەمان سوپاس دەکەم قارەمان کە لەولێرەوە ژمارێک بۆچوونی هاوڵاتیانی وەرگرتووە کاک محەممەد ئەمە جاران وایە مەسەلەن لەسەر زۆر پرس هەولێر و سلێمانی خەڵکەکەی بۆچوونی جیاوازیانە بۆ تاوە هەولێریش بوو ژمارەیەک هاوڵاتی و تێمە پێشمەرگی خەڵکی چاومان لە موچەیە هیوادارین بە زووی موچەکە بێ و بڕیارەکەشمان زۆر پێخۆشە کەچی مەسەلەن هەندێک گەڵێن کە ئەو بڕیاری موچەیە یان ئەو بڕیاری دادگای فیدرالیە لەسەر موچە و ئەگەر موچە بکرێت بە پیسەمێکی کارت بێت و بە پێ ئەو بابەتانە بێەوە کێشە بۆ قوارەی هەرێمی کوردستان و سیادە و دەسەڵات تۆمانە دروستەکە یعنی خەڵکێکەوە تا ئەڵێ سێبەشی گەیشتۆتەوە قەناعەتێک کە دەستخۆشی لەو بڕیارە بکە کەواتە چیمان بۆ ئەمێنێتەوە لەکوێ ئەو نەسیفە بوەستێنین کاک زانە لە ڕاستیە ئەگەر تۆ بتەوێ میلەتێکی وشارتە بێ میلەتێکتە بێ کە ئەو میلەتە جدێت و دڵسۆزی بۆ خۆشەویستی خاک بۆ نیشتیمان هەبێ ئەبێ پێش هەموو شتێ تێری بکەیت یعنی زۆر جا ئێمە ئەوەمان بیستووە کە تەنانەت گوتویانە بمان کوژە بەڵام برسیمان مەکە ئێمە هەساوین لە سەرنجامی سیاسەتی سەقەتی خۆمان سیاسەتی سەقەتی بەشێ لە سەرکردایەتی کوردی کارێکی وامان کردووە ئەم میلەتەمان ڕسوا کردووە ئەم میلەتەمان بێنان کردووە ئەم میلەتەمان پیرۆزیەکانی ئەم میلەتە نەما خۆشەویستی بۆ خاک نەما ئەوەتە خەڵک دڵخۆشە بەوەی ئاهەنگ و شایی ئەژێڕێ ئەوەی کە موچەکەی لە بەغداوە بۆ دێ بۆ یەکە ئەمە هەموو ڕەدلفعل و هەمە بەرەنجامی ئەو سیاسەتە ناڕاست و نادروستە بووە کە لە بەرامبەر میلەتەکە ینی هین کراوە یعنی هێشتا ڕاوەستە شتی ترش ماوە ئێستا تەمەشاکەوا لە سوبەی عراقە تقریبا خەریکەوە مەیلە کوردیتیان نەبا یان ڕێژەیەکی زۆر کەمی کوردیتیان ماوە یان ئێمە هەر ئەم سیاسەتە سەقەتە کە سەرمان لە خەڵک شێوان ئەچوین لە مووسڵ ئیتفاقیمانە کرد لە کەرکووکش ئەماگوت داگیرکراوە هەر لە هەمان کاتە ئەچین لە شارێکی تر پێکۆ دانشین بەڵام لە کەرکوو دەماگوت نابێت بە یەکلس دابەزین ئەگەر بێ ئێمە لەم کەرکووکە یەکلس بوونایە لە ١٠٠ چلی تەبەن لەبەرێک کە یەکلس دەبن ڕۆژە تا ئەوارە یەکمان تاوانبارە کرد نەتیجە وای لێهات لە نزیکەی لە 135 چلی کوردی کەرکووک دەنگی نەدا خۆ ئەگە دەنگی بدایە کە ئێستاکە 8 کورسیمانەیە ئەو کاتە ئەبوو بەنەوە بە 10 کورسیش لەبەرەوە ئێمە پێش ئەوەی بچین زەمی خەڵکەین باسی خەڵک بکەین باسی دڕندەی نارەکانی بەرامبەرمان بکەین ئێمە بازارە بێن نەقدی خۆمان بکەین بابێ ڕخنە لە خۆمان بگرین خۆمان چاک بکەینەوە ئەو کاتە ئەتوانین ئەم مەوزوعە بەهینا بەرین و ئێستا کەش وەکو باسم کرد ئەمە دووبارەیە هێشتا کات ماوە هێشتا هەموو شتێک تەواو نەبووە چونکە ئێمە منطقێکمانەیە هەم لە ڕووی جیۆپۆلیتیکەوە منطقێکی استراتیژیە و هەم لە ڕووی اقتصادیە و وڵاتێکی بە پیت و دەوڵەمەندە تا ئێستا ئێمە چەندین حەوزە نەوتمان لە ژێر زەوی لە هەرێمی کوردستان و لە کەرکووک تا ئێستا هەر دەستکاری نەکراوە و بۆ یەکە ئەکرێ ئێمە بە سوودوەرگرتن لەم جیۆپۆلیتیکە بە سوودوەرگرتن لەم اقتصادە بەقووەتە بە سوودوەرگرتن لە پێکاتەکان ئەتوانین ئێمە جاریکە باری گلاوی خۆمان ڕاستکەینەوە بەڵام ئەمە بەچی ئەکرێ ئەمە بە سیاسەتێکی ڕاست و دروست دەکرێ سیاسەتی ڕاست و دروست ئەبێ هەبێ وەڵڵاهی هەموومان کەوتینەتە گومانەوە یعنی من پێم وایە ئیرادەکە هەیە بەڵام من پێم وایە هەندێک خەڵک خۆی
ینی کۆتایی پێ هاتووە یعنی مەسن بۆ نمونە تو ئێستاکە قیتارێک بۆ شەمەندەفەرێک لە بەغداوە لە بەسراوە دەکەوێتە ڕێچێ بۆ هەولێر خەڵکێ لە بەغدا دابەزێ خەڵکێ لە دیالە دابەزێ خەڵکێ لە نەجەف دابەزێ خەڵکشێ هەتا زاخۆ ئەڕوا ئێمە هەندێک خەڵکمان ئەوانەی کە سیاسەتیان کردووە ئەمانە کۆتاییان پێهاتەوە ئەمانە ناتوان جارێکی تر بەرنامەکەی خۆیان بگۆڕن چووکە لەسەر نەمەتێ ڕۆیشتونە پێیان وایە تا ئێستا ئەو نەمەتە ئەتوانێ یان بڵێن ئەو عەقلێتە ئەو بیر و بۆچوونە ئەتوانێ ئەم وڵاتە ڕزگارکە جا لەبەر ئەوە بەڵام ئەوەی کە جێی دڵخۆشی ئەوەیە کۆمەڵی خەڵکی تر ئێستا هاتوونە پێگەیشتونە ئێستا لە مەرکەزی قەراران ئەمانە کە پێم وایە ئەتوانن کاری باش بکەن ئەتوانن ئیرادەیەک زیندوو بکەنەوە ئەتوانن میلەتەکە ببوژێنەوە ئەتوانن ئەمن و ئیستقرار بۆ خەڵک بگەڕێنەوە جا ئەمانە خۆ ئەم میلەتە چی لێ ئێمە ئەم میلەتە کاکە ئەم میلەتە سێشتی لێ ئێماوێ ئەم ژیانی ئەمن و ئیستقراری ئەوێ بژێوی ژیانی ئەوێ وە خزمەت گوزاری ئەوێ ئەم سێشتەی خۆ میلەت هاتووە داوای زەویمان لێکاو نە هاتووە داوای چەکوت هینمان لێ بکە ئەم میلەتە دەیەوێت بۆ خۆی بژێ ئێمە ناهێڵی میلەتەکەش بژێ وامان لێ کردووە میلەتەکەمان لەلای بەشێکیمان کرد بە پۆلیس بەشێکیمان کرد بە ئاسایش بەشێکیمان کرد بە پێشمەرگە شەڕی دنیامان پێکرد باشە کاکە دەوان لە خەڵک نەکرا خەڵک بۆ خۆی ئێمە لە حەفتاکان و لە هەشتەکان و لە نەوەتەکانش خەڵک تەعین نەبوو خەڵک ئەتوو لەسەر ئیکتیفای ذاتی بۆ خۆی کاسبیە کرد کرێکاریە کرد مەعمەل و شتی ئەینە کرد ئەچوو مەڕداریە کرد ئەچوو ئاژەڵداریە کرد ئەچوو زراعات و ئەو ینی خەڵک بۆ خۆی ئەژیان ئێمە هەساین ئەوەشمان لێ کردەوە ئەمەشمان لەمەش دەمیانمان وشک کرد جا من ئومێ دەکەم ئێمە هەتاکو ئەمەی کە هاتووینە هاوڕێ بدەینەوە هەڵوێستەیەک بکەین هەناسەیە بدەینەوە بەر خۆمان بیرێ بکەینەوە بڵێن ئێمە لە شۆ بووین گەیشتی نەچووە ئاخر خوار بە چاوی هەموو خەڵکی کوردستان بەبەر چاوی هەموو عێراقەوە کورد ینی قیادەی کوردی جارێکە عێراقی تازەی دروست کردەوە باشە کاکە خۆ هەموو کەس حەسوودی بە ئێمە بن هەموو کەس ئەیگوت ئەم کوردستانە ئەبێ بە دووبەی و ئەبێ بە پاریس و ئەبێ نازان بەچی و بەچی خەڵک داهات دەیویست تەجروبە لە کوردستان وەربگرێت دەفەرم ئێساوەدە خۆمان وامان لێ هاتۆتەوە هیچ کەسێک ئێرەیمان پێ نابە هیچ کەسێک ئەسڵەن هەر یعنی ئەوە نییە کە دڵشی پێخۆش بێ غەیرە کوردش مەبەستم لەبەر ئەوە ئێمە ئەبێت جارێکی تر خۆمان غەرقی ڕەخنە بکەین و باش بیر بکەینەوە و ئەبێ ئەو حەق دووچینەی کە لە یەکتر هەمان بووە ئەوانە وازی لێبێنین بێن لاپەڕێکی تازە هەڵدەینەوە و ئەو لاپەڕە تازە تاکتیک و استراتیژی تازە دابڕێژینەوە و دوو جۆر پلانمان نەبێ پلانی کوردنما و پلانی دوورنما و بچین پەیوەندیەکانمان لەگەڵ جیرانەکانمان لەگەڵ خەڵکی منطقە لەگەڵ بەغدا لەگەڵ پێکهاتەکان پەیوەندی هەرێمایەتیەکانمان ئەمانە هەموو ڕێک بخەینەوە و کارێکی وا بکەین کە جارێکە ئێمە بێنەوە ناو ساحەی سیاسی و بە شێوەیەکی گونجاو لە چوارچێوەی ئەو دەستورەی کە هەمانە مامەڵە بکەین ئەگەر ئیشتیادات بێ بەجددی ینی بە تاکید ئەوەی کە لە دەستمان چووە تازە ئەوە چووە لە ئێستا بەدەوە بە ئیشتیادات کار بکەین کاک محەممەد بکاتی دەستمانە چێ و هیچمان نامینێ دوا پەیامی کاک محەممەد لەو بەرنامەیە چییە بۆ هێز و لایەنە سیاسەکان بۆ خەڵکی کوردستان من لێرەوە پێم خۆشە زۆر سڵاوی گەرم بنێرم بۆ جەماوەری خەڵکی کوردستان کە بەرگەی ئەو هەموو ئەنفال و چیمیاباران و تیارە ڕەمیکردن و خان و سوتاندن و لە کۆتاییشە هاوشانی شۆڕش و پێشمەرگە شۆڕشیان کرد ڕاپەڕینیان کرد و بەبێ موچە و ئامادە بوون لە دەیان شوێن دووپاتیان کردەوە کە سەری بەرزیان بۆ موچە نەوی ناکەن هەزاران سڵاو لەو میلەتە قارەمانە لەو میلەتە شۆڕژێڕا هەزاران سڵاوش لەو کەسانە نەبێت کە ئەم کوردستانیان بەم دەردەبرد هەزاران سڵاو لەو کەسانەش نەبێکەوە ئەم میلەتەیان تووشی ئەم ڕۆژە نەهامەتیە کرد بۆ یەکە ئومێ دەکەم جارێکی تر دەسەڵاتدارانی کوردستان بەخۆیان نابچنەوە و بەرنامە و تاکتیک و پلان و استراتیژیەکی تازە دابڕێژنەوە بۆی هیچ کە یاری بە کەرامەتی ئەم میلەتە قوڕ بەسەر خێر لە خۆنەدیوە نەکرێ زۆر سپاس بۆ بەڕێز محەممەد عوسمان ئەندامی پێشووتری ئەنجومەی نوێنەرانی عێراق هاوکات پێشمەرگە و ڕۆشنبیر سپاس بۆ بەڕێستا لە کەرکووکەوە لەگەڵ مابوو بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە بەرنامەی ڕاهەنمان پێشکەشکردن هەڵبەت کۆی بەرنامەکانمان بۆ هوشیاری زیاتر و بۆ زەنگێکە بۆ
ئاگادارکردنەوە هەمومان ئەو نیشتیمان و خاک و مێژووی جوان و پڕسەروەری نیشتیمانیمان خۆشەوێت بە هیوای ئەوە بووین کە ئێمەش دەوڵەتێک بووینە نەوەک چاومان لە دەستی بەغدا وایە بۆی بەقایمەی عەرەبی بە لیستی عەرەبی داوای موچە بکەین بەڵکو پێمان خۆش بوو بە لیستی کوردی و بە ئیکتیفای زیاتیەوەی کاک محەممەد باسی کرد ئەمە خەونی هەموو کوردێکی نیشتیمان پەروەرە بەرنامەی ڕاهەنمان پێشکەش کردن ئەمانەتی خوای گەورە بن خوای گەورە گای لەمو لایەکمان بێت